蓬佩奥对中方驻美外交领事机构及其人员的指责 تۆمەتبارکردنی دامەزراوە دیملۆماسی و کونسوڵی چین و فەرمانبەرەکانی لە ئەمریکا لەلایەن مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە درۆیەکی ئاشکرا و بێمانایە. ئەم پرسە ماوەیەک پێش ئێستا لەلایەن ئەمریکاوە تاگلایەنانە کاری لەسەر کراوە و بە شێوەیەکی ناشرین و ناڕەوا کونسوڵخانەی گشتی چینیان لە هیوستن داخست و ئێستاش ئەمریکا بەردەوامە لەسەر ئەو کارە نەشیاوانەی. ئێمە لێرەوە تەئکید دەکەینەوە لەوەی کە تیمە دیملۆماسیەکان و کونسوڵی گشتی چین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوانیشیاندا کونسوڵی گشتی چین لە نیویۆرک و فەرمانبەرەکانیشی هەمیشە پابەند بوون بە بڕگە و مادەکانی ڕێکەوتنامەی ڤیەنای تایبەت بە پەیوەندی دیبلۆماسیەکان، هەروەها ڕێکەوتنامەی ڤیەنا و کە تایبەتە بەکاری کونسوڵخانەکان. بەردەوام کونسڵ و تیمە دیبلۆماسیەکان کارەکانیان بە شێوەیەکی ئاسایی و لەسەر ئەو بنەمایە لە ئەمریکا ئەنجام داوە و هیچ یاسا شکێنێکیان نەکردووە. ئێمە ئامۆژگاری لایەنی ئەمریکا دەکەین دەست بە جێواز لە ناوزڕاندنی دەستەی کاروباری دەرەوەی چین و کارمەندەکانی ئەو دەستەیە لە ئەمریکا بهێنێت و بە دوای دروستکردنی دۆسیە و چیرۆکدا نەگەڕێت بۆ تاوانبارکردنیان، بە شێوەیەکی جددی پابەندی یاسانە دەوڵەتەکان بێت بۆ کار ئاسانی و مامەڵەیەکی سروشتی لەگەڵ تیمە دیبلۆماسیەکانی چین. بە پێچەوانەوە چین هەڵوێستی و کاردانەوەی دەبێت بۆ هەر پێشاتێکی چاوەڕوان نەکراو. 中美领事条约的规定，为中方机构及人员正常履职提供便利。中方将根据形势发展，做出必要的反应。